نهێنی پێداگری شیعەکان بۆ دووبارە کاندیدکردنەوەی مالکی چییە؟ تڕەمپ جارێکی تر دووپاتی کردەوە کە ئەو نایەوێت جارێکی تر چارەی نووری مالکی ئابوو ئیسرا ببینێتەوە و نایەوێت مامەڵەی لەگەڵتا بکات. هەر بۆیە درەنگانێکی شەوی ڕابردوو لە سۆشیال میدیای ترۆ پۆستێکی کاریکاتۆری کرد و ئاماژەی بەوە کرد بوو ئەگەر مالکی ببێتەوە سەرۆکی عێراق حتمەن وەکو مادۆڕۆی لێ دەکرێت. نووری مالکی و چوارچێوەی هەماهەنگی شیعەکان هەروەکەوەی هیچیان نەبیست بێت و تڕەمپیچی نەگوتبێ سوورن لەسەر کاندیدکردنەوەی ئەو پیاوەی کە بە دووەچانسی شیعەکان لە عێراقدا ناسراوە. ئەمریکیەکان نایانەوێت لەم کاتە هەستیارەدا کە ئێران خراوەتە سەرەمەرگ و ئیسرائیل لە هەوڵی کۆنتڕۆڵکردنی تەواوەتی ناوچەکەدایە کەسایەتێکی پەڕگیری وەکو مالکی جارێکی تر بگەڕێتەوە سەرتەخت بە تایبەت کە مالکی مامۆستا و لیدەری ئاڕاستەکردنی گروپە میلیشیاییەکانە. ئیسرائیلی و ئەمریکیەکان سەرۆکی سووریایان لەسەر کورسیەکەی بە شاری عەلەوی دانا و لە لوبنانیش کەیسەکەیان بۆ نزیکەی خۆیان یەکلایی کردەوە و لە یەمەن و سوودان و لیبیاش سەرقاڵی دانانی ئەو گروپ و سەرۆک و دەستانان کە لە خۆیان نزیکن یاخود لانیکەمی دژبەری خۆیان نین و نابن. هەر بۆیە مالکی وەکو ئەو دۆستە متمانە پێکراوە نابینن کا وڵاتێکی ئاڵۆز و هەستیاری وەکو عێراقی ڕادەست بکەن. ئایندەی ناوچەکە دەبێت لە دەستێکی ئەمیندا بێت، ئەمینێک کە ئەمانەت پارێزی تەواوەتی بەرژەوەندیەکانی ئەمریکا و ئیسرائیلە. هەر بۆیە شارەزایانی سیاسی دەڵێن ئەگەر لە کۆتاییدا ئەمریکا تەنانەت ڤیتۆکەی سەریشی هەڵبگرێت ئەوە ئەو کاتە دەبێت کە مالکی ڕاستەقینە میانگرەکە لەدایک دەبێت. هومام حەموودی سەرکردا لە چوارچێوە نهێنی پێداگری شیعەکانی لەسەر مالکی ئاشکرا کرد. ئەو گوتی هیچ کەسی تر لەم کاتە هەستیارەدا بە دەردی گرفت و ئارێشەکانی نێوماڵی شیعە ناخۆنجگە لە مالکی. هەر بۆیە ئەوان پێداگرن و دەیانەوێت ئەمریکاش لەو تایبەتمەندیەتە تێبگات. مالکی لە کۆتا کۆبوونەوەی چوارچێوە گوتوێتی ماقول نییە ئێمە بە دوای هەموو قسێکی ئەمریکیەکان بکەوین لە کاتێکیشدا باسی سەربەخۆیی بڕیاری عێراق دەکەین. هەر بۆیە هەوڵەکانتان با بە ئاراستەی ئەوە بن کە ئەمریکا قەنەعات بکات. بەرپرسانی ئەمریکای باڕوونی بە بەرپرسانی شیعەیان گوتووە گەر دژی ڕاستپاردەکانی سەرۆک تڕەمپ بوەستنەوە سزای دارایی و ئیداری دەخەنە سەر عێراق. ئاویش لە هەنگاوی یەکەمدا بریتی دەبێت لە قەدەغەی هەناردەی نەوت و دواتر نەگەڕانەوەی پارەکە و لە کۆتاییشدا نەناردنی دۆلارەی کاش. نەناردنەوەی پارەی نەوت و نەناردنی دۆلاری کاش واتە ڕاستەوخۆ گرانبوونی دۆلار و نەتوانینی دابینکردنی موچە لەلایەن حکوومەتەوە و هەڵاوسان و کۆمەڵێک گرفتی داراییتر تا داڕمانی تەواوەتی سیستەمەکە.